ئاهەنگی شەوی سەری ساڵ دڵخۆشیەکەی بۆ خەڵک بوو، خۆڵ و خاشاکەکەشی بۆ ژینگە پارێزان. هەر لە یەکەم ڕۆژی ساڵی تازەش 31 منداڵ لە هەولێر لەدایک بوون. ساڵی نوێتان پیرۆز بێت و ئەمە گرنگترین هەواڵەکانی یەکەم ڕۆژی ساڵی 2025-ن. یەکەم شەوی ساڵی تازە بۆ لەدایکبوونی منداڵی دوانە و سیانە بە بەرەکەت بوو. تەنیا لە یەک نەخۆشخانە دوو دایک منداڵی دوانەیان بۆ دوانیش سیانە. پەیامنێری 964 لە دەمی سەرچاوەیەک لە نەخۆشخانەی فێرکاری کەرکووک زانیوێتی ڕێک سەعات 12 شەو دوو حاڵەتی منداڵبوونی سیانە لە کەرکووک تۆمار کراون. هەردوو دایکەکە و هەر 6 منداڵەکە تەندروستیان باشە. 6 کۆرپە تازەکەش کچن. دوو دایکەکە یەکێکیان 27 ساڵە و ئەوی دیکەیان 31 ساڵن. جا هەر ئەمە نییە، دوو حاڵەتی دیکەی لە دایکبوونی دوانەش هەبووە کە یەکێکیان دوو کچ و ئەوی دیکەشیان کوڕ و کچێک بووە. ڕێکەوتە سەیرەکە ئەوەیە سەری ساڵی 2022 لە هەمان نەخۆشخانەی کەرکووک حاڵەتی لە دایکبوونی سیانەی منداڵبوون هەبووە. هەر لەسەر هەواڵە خۆشەکانی منداڵبوون هەولێریش ڕۆژی یەکەمی ساڵبەختی هەبوو لەگەڵ 31 منداڵی تازە لەدایک بوو. لە کاتژمێر 12 شەو هەتا 12 نیوەڕۆی ئەمڕۆ 31 منداڵی کوڕ و کچ هەم بە سروشتی و هەم بە نەشتەرگەری لەدایک بوون. هەمووشیان تەندروستیان باشە. ئەمڕۆ ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر و بەرپرسانی تەندروستی چونە نەخۆشخانەی منداڵبوون و پیرۆزباییان لە دایک و باوکەکان کرد و خەڵاتیشیان پێدان. کردومانە بەنەریت هەموو ساڵێک خەڵات دەدەینە کە سوکاری منداڵە تازە لەدایک بووەکان. پارێزگار دوای دابشکردنی خەڵاتەکان دانە بەدانە وێنەی لەگەڵ دایک و کۆرپەکان گرت. دوێنە شەو ساڵ گۆڕا و خەڵک کەیف و خۆشی زۆریان کرد. شەقام و ڕێوبانەکان پڕبوون لە خەڵک و ئاسمانیش پڕبوو لە یاری ئاگرین. بەڵام دیمەنی دوای خۆشی دەربڕینەکە بۆ ئەزێت بۆ ژینگە پارێزان. پەیامنێرانی 964 لە سلێمانی و هەولێر دوێنێ چەند ناوچەیەک گەڕان و بینیان هەندێک لە مەیدان و شەقام و شوێنە گشتیەکان پڕبوون لە خۆڵ و خاشاک، هەر لە بوتڵی پلاستیکەوە تا چەرەسات و کلێنز، پاژماوەی خواردنی فاسفود و یاری ئاگرینەکان. پەیامنێرانی 964 دەڵێن سەرەڕای ئەوەی زۆر داوا لە خەڵک کرا خۆڵ و خاشاک بەجێ نەهێڵن، بەڵام هەندێک کەس گوێیان پێنەدا و کاری زۆریان بۆ ژینگە پارێزان دروست کرد. لە خورماڵ خەڵکەکە نەیانێش یەکەم ڕۆژی ساڵی تازە بەبێ چالاکی بڕوات. زیاتر لە 50 وەرز دۆست ماراسۆنێکی 6 کیلۆمەتریان ئەنجامدا. ماراسۆنەکە لە گوندی گردیگۆ دەستی پێکرد تا گەیشتە دەروازەی خورماڵ و یەکەمی ماراسۆنەکە مامۆستای زانکۆ بوو کە زۆر جاری تر لەو بوارەدا پلەی باشی هەبووە. بنار محەممەد جگە لە مامۆستایەتی خۆی یاریزانێکی دێرینی گۆڕەپان و مەیدان و بە 964 وت. چەند جارێک پلەی یەکەمی عێراقی بەدەستهێناوە. دووجار سێم بۆ لە وڵاتی لوبنان، لە وڵاتی میسر پلەی پێنجەمی لە یاریە سیانیەکان بەدەستهێناوە. لە مەراسۆنی نێودەوڵەتی هەولێریش پلەی یەکەم و دووەمی بەدەستهێناوە. باڵە بەڕێزان سەرشتا بۆ هەواڵێکی تر ڕائەکێشم، ئەویش ئەوەیە کە 964 زانیوێتی لە دوێنێ ئێوارەوە پیاوێکی تەمەن 74 ساڵ لە ماڵەوە ڕۆژتووەتە دەرەوە تا ئێستا نەگەڕاوەتەوە بێسۆراغا. نقسەمان لەگەڵی برایەکی ئەو کابرایە کردووە کە ون بووە، ئەو پێی ڕاگەیاندین کە براکەیان تووشی نەخۆشی بووە و نەخۆشی زەهایمەری هەیە. ساڵێک پێش ئێستش جارێکی تر بە و هۆیەوە ون بووە و لە دوێنێ ئێوارەوە ڕۆژتووەتە دەرەوە هەتا ئێستا نەگەڕاوەتەوە. کێشەی ئەوەیە کە لە ماڵەوە ئەڕواتە دەرەوە، ناتوانە ماڵەوە پێ بزانێتەوە، نازانێت چۆن بگەڕێتەوە. ئێمە لە 964 وێنە و ژمارەی کە سوکاری ون بووەکەمان داناوە، دەتوانن سەردانی بکەن و ژمارەکە ببین و وێنەی ئەو کەسەون بۆ ببینن. ئەگەر لە شوێنێک بینیتان دەتوانن پەیوەندی بە کەسوکارەکەیەوە بکەن. هەواڵەکانم پێشکەشکردن، هەر شاد بن.